بە بۆنەی دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی جلوبەرجی قوتابخانە و پێداویستیەکانی خوێندنی بەسەر 500 قوتابی سنووری خەلیفاندا دابەش کرد. ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و چاڵەکیەکانماندا بە هاوکاری خێرخوازە بەڕێز و دڵسۆزەکانەوە بە چاکمانزانی و پێویستمانزانی لەو قەیرانە داراییدا بە بەرچاوگرتنی قەیرانی دارایی پرۆژەیەکی پێشکەشی دەڤەرەکەمان کەین سنووری خەلیفان و دەوروبەری بریتی بوو لە بەخشین و ئامادەکردنی جلوبەرجی قوتابخانە و پێداویستەکانی تری قوتابخانە وەکو پەڕا و قەڵەم و پێداویستەکانی تر کە سپاس بۆخوا ئەوجارش خێرخوازان دەستکراوی خۆیان پیشاندا و مەردایەتیان نوان کە لە پرۆژەیەکی ئەوادا یارمەتی دەرێکی باش بوون و توانیمان ژمارەیەکی ێجگار زۆر لە قوتابیان لە پۆلی یەکی بنەڕەتیەوە تا گاتە پۆلی 6 بنەڕەتی پێداویستەکانی قوتابخانەیان بەسەردا دابەش بکەین هەم لە بێباکان و هەم لە کەم دەرامەتان. بسم الله الرحمن الرحیم. من وەکو مامۆستایەکی ئاینی دەستخۆشی لە ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی خەلیفان ئەەکەم کە هەستان بەو پرۆژە خێرخوازیە بە یارمەتی هەندێک خێرخواز خوازەزای هەموو لایەکیان بداتەوە و داوا لە خەڵکی دیکەش ئەەکەین کە چاولەوانەکەن کە بەبێ فەرق و جیاوازی یارمەتی خەڵکی ئەدەن لەو قەیرانەی کە خەڵک لە قەیراندایە بەڕاستی جێگای دەستخۆشیە و خواخێری هەموو لایەکی بنووسی. قوتابیانیش لای خۆیانەوە سوپاسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی دەکەن کەوا لەم کاتەدا پێداویستیەکانی قوتابخانەیان بۆ دابینکردن. قوتابیەکە پۆلیانت ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلام بەڕاستی زۆر دەستخۆشی لەوانە دەکەین کە هەستانە بۆ دامینکردنی جلوبەرگی ئەم ساڵمان بەڕاستی ئێمە زۆر پێویستمان بۆ جلوبەرگی لەم قەیرانەدا بەڕاستی زۆر دەستخۆشیان لێ دەکەین و وەکو قوتابیەکی پۆلیسەش دەستخۆشیش لە کۆمەڵی ئیسلام دەکەین و کە ئێمە زۆر پێویستمان بە جلوبەرگی قوتابخانە و دەفتەر و زلمان بووە ئێمە دەستخۆشی لە کۆمەڵی ئیسلامی خەلیفان دەکەین و بەڕاستی زۆر سوپاسیان دەکەین. زۆر دەستخۆشی لەو کەسانە دەکەین کە پێداویستی قوتابخانەیان بۆ دابین کردین و کتاب و دەفتەر و شتیان بۆ دابین کردن و ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی زۆر سوپاسیان دەکەین. ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە سەردەم بۆ نەویادەکان بە هاوکاری خێرخوازان پرۆژەی جۆراوجۆر ئەنجام دەدات و بە بۆنەی ساڵی نوێی خوێندنیش قرتاسیە و جلوبەرجی قوتابخانەی بۆ قوتابیەکانی سنوورەکە کردە دیاری. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی خەلیفان.